بە جیاواز لە ڕۆژ کاتێک لە شەودا بەنێو کەمپی باریکەدا گوزەر دەکەی ئەوەی دەتەوێت دەستت دەکەوێت چونکە زۆربەی ماڵەکان دوکانێکیان بۆ بژێوی ژیان دروست کردووە. ئەکرەم ڕۆژانە وەک کارمەندی نەخۆشخانە سەرقاڵی کارکردنە، شەوانەش بۆ بژێوی خێزانەکەی سەرقاڵی دوکانەکەیەتی تاوەکو بتوانێت بۆ پارەی دەستی دەکەوێت خێزانەکەی بژێنێت. پێنج مناڵێ مە هەنە پێنج کەشێ مانەژی ینی ئەو ئیشا دکەم بۆ مناڵێمە ینی ژیانەکە باش بن من بۆ ینی کارێم دیمەشق زۆر باش بوو الحەمدوللا مناڵێمە وەڵێمە خۆش بوو ینی ڕەخی دەوڵەمەندیدا وێ دەژی ئیشم تجارەت کرد الوێ دەژی هات وێ ئەو ئیشی هەناکە دەکەم. وەلید 2 ساڵە لە نێو کەمپی باریکەدا دەژی. جیاواز لەوانی دیکە شەوانە باژەنینی سازەکەی دەیەوێت ماندووبوون و غەریبی لە بیری گەورە و بچووکی نێو کەمپەکە بباتەوە. قامشلو از السائق بووم شفێر بووم هاتم vê deke wilo ez îş dikim gaz îş nakim û ez wilo bes ez saz dikim temburê dikim cana wilo bêhna xwe lê berdim têm ji xortar dibêjim gelek kêfxweşim bi stranê me û bi dengê me dibêjî bi dengê te xweş e. لێرە ژن و پیا و پێکەوە کار دەکەن. ڕۆژین دەیەوێت لە ڕێگەی ئەو پیشەی لە ڕۆژئاوای کوردستان هەی بووە هەمان کار بکات. ئەو هێشتا سەرقاڵی فرۆشتنی پۆشاکی منداڵانە. چی دیکە چاوەڕێی دەستی کەس نییە بۆ خۆژێنی. شغل كيما وخدي يعني باشا ونا باش يعني خدي شغل زاروك رهينا خورتي محمو بطالم شغل لينا يعني ام سوري هاتنا جبوي عيشه دخل فاد بعيشين خدي شغل جنين وخدي ام حالو معنا فرح مخصنا بيت كان تجي. ئەوەی زیاتر دەرفەتی کارکردنی بۆ ڕەخساوە لە کەمپەکەدا ئەو خێزانانن کە ماوەی 2 ساڵە لە کەمپەکەدا دەژین چونکە ئەوان خاوەن ماڵ و دوکانی خۆیانن. بەڵام زیاتر لە 80 خێزانی دیکەی ڕۆژاوی کوردستان کە درنگتر هاتوونەتە نێو کەمپەکە لە چادردا دەژین بۆیە ناچارن بۆ دوکانەکانیان کری مانگانە بدەن. سەرخەڵبوونی ئاوەرەکانی ڕۆژاوی کوردستان بە کاری خۆشیێنیەوە لە شەوداوە خۆیان دەڵێن بۆ 2 هۆکارە. یەکەم لەبەرەوەی بتوانن یەکدی ببین و دووش بتوانن لە گەرمای هاوین بە دوور بن. شادی ڕەسوڵ ڕوودا و کەمپی باری